placed in the overhead bin or under the seat. بتريا جانا خو من دربي ولاتي براسري وقولان غريبية أجب كم بركي بفي جاني مقالة قالك بينا خوش بيتن ليه جب كم رزق من أفريقيا كتيابان قولانا اسمع جبور كريمة ديري مالا خو وديري حفالو كزو كارن خو أفريقيا بجيم جانا من فيري نشوان جانا قالك خوشه بلكو جانا قالك نورماله بلكي از فيري قالك واستيم هنوي هزري نكن افريقيا جان چند ياب سخته و چندان خوشه بام چبكين ادفيت ام قاتني وجانو صايا نبدا استمع رجو شافيش عمري باتشان وما شخونه ام قالك بيدفين افريقيا الولاتي خو بيجين ما بخد فيت اسنو كان لحوليري بام لدوغو كيبام لزاخو كيبام لحلب جبام للسليمانية بام لكركوك هادلي كردستاني بام من ارتجاو خوش تيوي صلا باريس دي برنامه لا دورويتا بيشكش كرن ألمانيا باجري كريفيلد سبيداواش ممكن ساعات 4:40 خبر هفكين بو ساشولي خبشي اگر ویریم تبید بیجی و جانا تا گله کانون مال بیتن آنکو نانه که بخوی و بیجا الحمدلله جان لوارا گله که بزحمته دمام چینه کاری برس پیده آنکو اشتا دنیا تاری ام برف کاری چین و هم تینا مالا خوشی اشتا دنیا تاریه طبعا انا حفرت ما يدينا جل فيري نزيكي حتى 1000 سيارة من بجد فيري بوك بكت طبعا بان السحارية 1000 سائق جناين بس يعني جنكي برفر هي خصوصي بس بوما بيدابين كري ليه لوارا ام فيري تشتكي كرينه فيري رنجبري كرينه فيري هندي كرينه كو اكر تبيت بجيبت تو كار بكي و كار فيريجي نيب صنايع تجمرو في قبل ناكت هما تو شوريش خوفكي طبعا باكوين بين اباجيكني قابمه يا خاصانه احمد بوصل كاري وي كاري شوفيري يعني شوفيريا فيري براستيجي او كاري او دكان بجنه شوفيري باسي او كاري او دكان او مجبورن ونا تشاردبن دفيت سبيدي زيرا بن بچنا سر كاري خو چون که گلک هس هنه خلق ویره ساعت 4 بين جسبيدي برف كارت خودچن ايده بچن دفيتن باسي بچن و احمد كيا احمد شوفيري باسي nicht auf die 11 also das heißt ich muss jetzt die Solaris nehmen der 11.1 سال 1988 اجبر انفال الرش ام روین بو ترکیه و کو پناور حتی نوتو چاره طبعا مال دیاربکر سنگی کره مال مازن بی ملویره مکار و خباتت کل کدام جیانا خبره و ببین و نوتو نه از درکتم بو دروی ولاتی پریکا ترکیه و یونان و نوتو نه از گشتم آلمانیا اینگه آستانک پتر بین و لاجه الواندرا کیم بین خاصتا وی منطقه حتی 2006 اسمام کم پیدا پشتی 2006 من خیزان خوان آس کرد شکر از نوک خیزان دارم و من دکوریت هین ناوی ایک جوانه و دویج ایک مصطفیه طبعا من ناوی بابی خوان آف کری و شکر بو خوده 7 ساله که وک خارنگه ها من کارت کرد وک همی لاجه که اروپا طبعا پانه مچو مهن و تشت نبین حتی هم فیری لغتی بین طبعا پانه وقتی مرو بد خیزاندار بیت مرو بی پتر وقت و ترخام بکد که بو خیزان آخواه جبروی چندی مگوته بو چی از نشیم تشتک دی باشتر و پاقشتر بکم که
اسرابی من تقدیمی اجازه پاسل ویدی کرد و وکو حکمت آلمانیا جک چی پیتوی کو هاری کاریام کرد کو اس بشیم وی اجازه بدست ببینم. طبعا اونیزی که شش هفت امتحانه بینید ما امتحانه جب دست و اینا تبینا حکم امتحانه جب دست و نه اینا تبینا از نتشی ما کاری سر بکم هر امتحانه که ایگه و گریده یعنی لازمه تو هر شش امتحانه بشه دست و بینی. که مثلا هک انسانه که معاق بید پاسیدا از چه هاری کاریایی کم دوید جک از پیتوی از هاری کاریایی بکم ویره ما رامپای تاین بید از ویر رامپای داین هم هکم عربانه الکترونیک بود. داینین الویره جک اول کار تقدیم واهی کو ناو و نشانت من فلان کس کوری فلان کسی مثلا همیتش دل سرور نویسیه اول جهازی ما یعنی اوزان کاس چند بلیت مفروتنه از سرکی پاسیمه و از سرکی خطیمه و وکو ناو و نشانت من همین سروره اوزان یعنی نه اوجه هماز بشم اگر روزه که مشکلک تشتک چی بده چی واری دابد او زانی کی کس سروی پاسه به ساعتی وی دمی شولت کرد او اوج کار مقطعا مثلا گلک انسان دین تدا عاجزن عصبی نویتو بشل گلوانا بین فرهی جوانی ابتازهی وانا آرام بگی آن مگل جرای پاس تأخیر بد دویتو اینفورماسیون بدی وانا تو بیشش برهنده تأخیر بیا آن گل جرا مثلا دی پاس ریکا خوا بدل کتا ریکا پاسی مثلا هاتی کردنی آن حادثه کتا ریکا دا بلکه تلوی ریکا نچه او ریکا کو نفریتا بو وی اتجایی بچد رجل ویلی روزانه که ساعت چند حتی چندی کی خطی اف پاسا هاتا آجودن و کیه لازم همه تشتی امرو ویلی بیت نویسین ترخام بکد الحمدلله از حشولی خود کم و گل جارج وقتی از کردات بینم ریوه که از بجیمی از کردم کیفوان تید شانازی پید بن و بمجد تشتاقی گل خوش از گل حشولی خود کم هر ویلی هر سایقه که رقمه که خواه هی بیت اصل ویلی بن ویسم ناو و نشانت خواه و کامن چی خط آجودش ساعت چندی حتی چندی پاسا رقم چند مثلا 56 58 بیت از همه بن ویسم و تاریخ افرو که اب تایلونگ که فیترا هیل ویلی داو برای خواب دنی که آجو تا هک مشکلک مثلا حادثه چی به بتشتک داو برای خواب دنی یعنی نه اوجه اول تشتیب گرم مثلا او ساقل سروی پاس شول کری هک گلوبک یا به صوت بد آن درگه مثلا در هستی درگه آن پیشی آن پشتی کو تایبتی نه و لو نه و بد کو ایس آجا نفرا کرده بد همین تشتیب از ویل بنویس او خواه نزدیکی 3 نیوه حتی 5 نیوه اغلب از سحاره فجر از درد کبم چم نقابه بلدی الوری با جره کریفل از چم بری هنگ 15 دقیقه از بری 15 دقیقه شو وقتی خوابت از الوری بم حوالک میلوری هم بیجینو اگو خفر الوری او کسی مثلا بیت دی نوی خطا کلی کد یعنی اوهات و اجدی برای خود میره کامپیوتره از برای خود میکازی پاسا خوش که شریطه بم و پاسا رقم چنده و از چم کیش محطایی اما که خلاص بین ساعت 5 کم 20 سحاره حتی نوکه اونو که دوام دوی دست بکرد یعنی دوام دوی همی چین از چم مصطفی خواه یعنی کره خواه خطاب خانه اینمو پشتنگی ده چین مالی و اول روزانه بی و زور سپاس بو هوا چاوی ما چید کن ایک پیک و از هیوی دارم جک اف سیستمی های پاسال کردستان جبید دیناندنه راستی تشتاکی گل جانه و دی پتر هاری کاریا انسان ها جگب کردستانی فقیر کو اوان کسی کو محتاج یعنی بیچین ابن بخوا ترومبه لکب کرن دی پتر هاری کاری اوان ات کرنه و دی بو جنگه ج پاکشتر بد راستی
زور سپاس یا احمدید کن کو احمد دم دائما کو افریکان پروگرامه که دیگه ویشه بکین. لما جبيتنا كين ام دي برا ولاطة كي ديتشين ولاطة ميدوي دي بيتا السويد. برنامج ماين شويدا ما قالك بحثاوية كيكه كلو بالهمي قالك تجرام بين جانا أوروبا جي كهرباء بيجراو جي آفي بيجراو جي كلو بالن خارنة بيجراو جي جلو برقا بيجراو جي ترومبيلا بيجراو هم ميتش قالك تجرام بين هر كسي كي ام بتشيني ام قال طاغفين يقازن داش بازار يتكتن بنمونه كومبانين هرم مظن لأوروبا شوينة إفلاسي انكو جبنشون دريه وان كومبانيا هاتا جرتن لی خدانن نان چیکرنه و خدانه بونمونه هنده تشت هنه بکرد جانا مده گلک پیتوین امرو جانه بکارتینین بونمونه ده بیجی نان و برنج خو او جی گازن داد که اره هند بیشن که خلکی افروکه خارنا خو لمالت خدا کم کریه دا کو گلک پارا نمزخن بابت گرانی گلک جرامه و کستاف لسر هندی آخفتیه که افروکه بازار لأوروپا چند گرام بویه امنوکه لمازنترین کگه كو أفريقيا السويدة كو جها كو فرتنا كيلو بلانة أو كيلو بلان كو ماركيتو مولو خلق بدفيدي بيتن الفيجي هنا بونو منا كاسكاتيم تشتي خارن و خارنم دنا هميم ماركيتو مولو بيجني أورينت أنا بيجني أورينت منا كاك مجدار لا ما أفريقيا ام ویلی حاضر بوینه وکم بوها دیار کردی دی برنامه چویدا ما چاف بکفتن بوان کسات کرد لی خلق مالت خدا نابج نمروی کاو چه تخون و چه بدخون ام وكستاف برنامه لدورا و دي بريكي كي رابين دي زانين كخلق چوا خارنت بتت مالت خوبه شوفيري كي كرد ليفيري هيا اف شوفيري هني كو كاريوي اوه تشتاج بان كوغها بو ماركت و دكانا دبن او دي بو ما بيجتن بونو منام كا بازار چوا خلق السر بگيراني تشتاد كرن يانا اف شوفيري هني كو كاريوي خارنه بو ماركت ادبن دي بريكا وي شوفيري هني جنگه شكين بازار چلی هاتیه شولی ویجی چاوایم هر چوینه دفت بسیار حالی ویجی بکن عادتا سوید و اسکندنافیا اوروپا جان زور گوریوه توسك بازار گرام بویتا بله به عمایلی هاتو اگه چنت بزراتا زیاده ببونی گازکویه دیزلویه حتی دیزلکه سعری بشه سرو لیرش بالن بارکه بد گراند تری بنه و بزن ایشه اجازه او ایشه زود با زحمت لاوروبا وانیا والله زحمته ترى حسب انسانك كسك خوي كوتو چون بابلين جاروا اگه با همون امتحانكان بيك جاد درشيت لانه بصال دو منطاويكي والله هي توز تاخير تربه هي لبومنا لا مكتب عمله دس بيك ابونا صالون يجي بيتش والله ما قلت خو برايفت خو فيري بيجي مصرفي مصرف تقريبا كم مصرف اورد بخوا بلام سازا كرون بو 120 كرون دي بله بس داكو اجازه سياري انكو ترومبيل تبشيف ترومبيل معظم باجوي قالك مصرف تشتويري تايبت خليك خرزان الفيري افشولاني نايب صنايه بزحمتها قالك والله زحمتها اللي رزياتر اللي اخرين اسايه همو كسكتو انا اللي اخرين بلام زياتر اللي لسطا شص بو حفتاي بقدانانا الفيري تشولناكي ويروجي تو ما برسيت قال ما بدي ورا دي كلامك ببي انكارتي ايجناكات او شويناش كباركي تيكين هر هموي بابلين خواردني دریاییه بمنا او ماسیانی كاجيرت راوكرت دت بو شوينا باجا كانوا يخناو كيسي خويو والله كانوا با شاركانا من يشغم بس خارجيه بلا شيء داخليش معناه بلا من يشغم زياده لا خارجيه كاريا مزيات خواردن برنا يعني بمنا شركاتي هي سلاجو ومجمد امش تاع اشتوش بالن اساي تلفزيون من كسكات يا خواردن يا شتي بلا اما زيات الخواردن كان يسلي ربا من الشاريه توريه زيات بو
مەکتەبە بۆ ڕەوزەیە بۆ ڕستورانەکانە هوتێلە هەمی هین بەڵافات کرد هەموو بۆ یەتەوەری هاتوین لێرە بۆ ئەوە بزانین ئێستا پرسیارمان کرد بازار زۆر گران بوویتە خەڵک ساحبی مارکێتەکان ئەڵێن ئیش باشە ئیشی ئێوە گۆڕنێک دروست بوون لەو گرانیە پشتە ئەو گرانیە دروست بوویت وەڵی هەموو شتێ با بڵێن خواردنەکان کەیسە لە مارکێتەکان کە گرانە بێ بەهۆی لۆریەکانەوەیە زبرت دێمات نەوێت دەکو ئەو زانن شمژی باشتر شولە هەوە بەرین وکە هەکە دوو شاحینە ئێوەت بردوون ئێستا بەرکوبیتە یەک بەڵێ ئیسا با بڵێن ئێمە شاحینێکمان هەیە ئەو شاحینەیە کە با بڵێن پشتی لێرەوەیە بۆ منە ڕۆژ هەبووە من 100 پاڵ لاستان با بڵێن 100 پاڵم بار کردووە بەری 2 ساڵ و 3 ساڵ وا بوو بەڵێ ئیتر وای لیاو ئێمە بۆ منە لە 100 پاڵەوە ڕۆژانە هەموو ڕۆژێ 100 پاڵم بەس بە لۆرەکەی من 100 پاڵ ئەڕۆی بێژگە لە لۆرەکانی تر بۆی وای لێ هاو گەشتە 1 پاڵ لە هەر شوێنێکا بمانەوێت ئاپەکە داگرسێنین بۆنە پێمان پێویستمانەکە دیزل تێکەین ئەم باریکە من باریەکەم ڕاستەخۆ چێ بۆ ستۆکۆڵم لە ستۆکۆڵم شەوانێ هەر ئەو شەریکی ئێمە نەفەرمانەیە بە ڕۆژ ئایشەکە ئەو باریکەم ڕۆژتۆ بۆ ستۆکۆڵم ئەو نەفەر بەیانی بۆ منە سعات 6 بەیانی دەسەکا بەکار ئەو باریکە ڕۆشتووە هەمووی بڵاو کاتە بوو ڕستوران و هوتێل و شارەکانی کە داوایان کردووە وەردەریان کردووە هەتا ستۆکۆڵم نەتوانم بڕۆم بەڵام لە ستۆکۆڵم ناتوانم زیاتر لێ بڕۆم ئەبێ ئیسراحەت کەم هەتا 12 ساعت ئیتر بە حکمەوەی کە شتەکان گرام بووە غاز و گازە و باڵزین و شت گرام بووە ئەو کاتە لێرە چیەکەن خواردنەکە بەنە سەرەوە لەبەرەوەی کە ئێمە بارە بین بۆ مارکێتەکان چەند چوویتە سەر تقریبا بەڕێی تو وەڵایی زۆر ئاگاداری خواردنەکەنی بەڵام ئەچێت بۆ 15% 15 لە 120 لە 100 زیاد بووە گەلێک باشە بۆ تۆ بوومە لیترە شیر تەکری بۆ منە جاران بە 10 کرۆن بۆ منە ئێستا لەوانێ ئیسا بە 20 کرۆن گەلێک باش ئەم واتشتا بزانین گەلێک باش ئەڤریکا ئەم قەستە کەسن وەکی ڕێبوار بکەین ڕێبوار کوردستان خۆشتان لێ ڕاست وەڵی بۆ ئێمە کاچینەوانێ کوردستان خۆشە بەڵام لێرە غەریبایەتەکە پشتیشکانین زۆر ئیشەکەن لێرە ئیشەکەن ئاڕۆڵا زیاتر بۆ منە لێرە ئەگەر ئیشەکە نەبێت بۆ منە ئینسان لێر لە وڵاتەیە تووشی کە ئابا بێت هاتنەمە لەگەڵ تۆ سبەبەکە ئەوە بوو کە بزانین بازار چۆنە ژیانی ئەوروپا چۆنە دەیبینە و سەرمایە برە ئەم وڵا سەرمایەکەم ڕاستیش دەخەزا لە بن کێمە سەخۆ پێچای لە ژیان بێرە گەلێک ساڕە و شۆفێرێت وەکی کاکرێبواریوانە گەلە جەرە سەعات چارە بەیانی سێ بەیانی ئێوەک ئەڕۆنەی من عادەتەن شەوان ئیشەکەم ئیتر چواری شەو تاوابم 5 شەو ئەگەر زستانان تۆزە تاخیرە بن بەبوونی جادە خۆدەزانی لێرە سۆڵە باشە بە سەڵامەتی ئێستا الحەمدوللا شێت نەبووی هێشتا مرۆڤ دین بیت وارە باردکەن گەلە جادەیەکی بینی سەر جادێ پیاچی ڕێ بوار زۆر کەس دەیبینم لەسەر جادە ئەوە ئەڕۆن لەگەڵ خۆ قسەکات کەسە ناسم سویدیە لەم هەفتەیە لەمەوە پێش کەسێ پێوتم وتی من دوو مناڵم هەیە بۆ ماوەی 20 ساڵە نەمبینیوە دوو زارۆک هەنا 20 ساڵە نەبینیوە ڕەحم چەوە ڕەحم ڕحمیانی تر ئەڵێ بە تەلەفۆنی قسە ئەەکەین تم منداڵی خۆ لە بەرسنگی خۆ نەدەیت ینی بە تلیفۆن و بە هەموو شتێک من مرتاح ناوم تو مرتاحبی ناوەڵە مرتاح نابی ئەگەر هەتاوەکو بۆ منە لە ئیسەم زیاتر بۆیە ئیشەکەی من عادەتەن ئیشمان هەیە بۆ منە ئەچێت لێرەوە ئەچێت بۆ ستۆکۆڵم نەناو لۆریەکە ئەبێ بخەوێ ڕۆژی دوایی ئەگەڕێتوانێ بەڵام شکر بۆ خۆی ئیشەکەی من ئەوە نییە ئەوەی ئیسەم بۆ منە ئەو بارا بم بۆ ستۆکۆڵم بەڵام لە ستۆکۆڵمەوە سایقێکی تر هەیەت لە نیوی ڕێگایەکە گرینەوە من سیارەکەی خۆمەدەم بەو ئەوی سیارەکەی خۆیدا بە من ئەگەر ڕێموانە بۆیە بە 9 ساعتەکە تەواو بێ خۆی عادەتەن کە ئیسراحەتەکە ئەبێت 12 ساعت ئیسراحەتە کرد بێت بەڵام ئەگەر تۆ کارتەکە دەرکەیت دوای 8 ساعت کارتەکەی تێکەیتوانێ قبوڵی ناکە ئەبێت تۆ 12 ساعت ئیسراحەتە هەبێت وەکو قورس بەڕاستی قورسە کە تۆ مناڵە مەکتەبی هەیە منیسە بۆ نەبەشەوە کە تەواو بم مناڵ خەوتووە بەڵام مشکور بۆ خۆ مناڵەکان گەورن خۆیان نانی خۆیان نەخۆنەوە چن بۆ مەکتەب بەڵام من لە سعات 11وانێ تم مناڵەکان بۆ منە سعات 2 تاوا بن 1 تاوا بن ئەو کاتم لەگە مناڵەکانە بمە تاوەکو سعات 6 بۆ 6 و نیوی ئێوارە ینی 3-4 سعاتێکمان هەیە لەگەڵ ێکا بین تر عادەتەن زیاتر کەم لەگەڵ ماڵ و مناڵا بین شەم و یەکشەمانمانە
ئەو هەفتانەیە بۆم لە هەفتەیەکە تۆ 2 ڕۆژێ هەیە ئیسراحەت یان 3 ڕۆژێ هەیە ئیسراحەت ئەو کاتە تۆ لەگەڵ ماڵ و ماڵای بێتە سەر هەمووی لەلایەنی حکوومەتەوە ئەمان نووسێتەوە هەمووی دیارە ئەمجا دوگمەیەکی تایە بۆ منە 28 ڕۆژ کارت جارێک ئەبێت تۆ دەست منێ بۆ دوگمەیە لەبەروی کارتەکە بەتاڵ بێتەوە خودی نەکەتن دەما حادیسێک ڤان ترۆمبێلا و لوریا دروست دەبێت حادیسەکە نورمال نییە یعنی نورمال نییە زیاتر خۆی 4 سەرەکی هەیە لەینی لۆریا کە تووشی حادسە هەبێ یەکەم ئەوانن کە لە وڵاتی دەرەوەیەن تایەکانیان باش نییە بۆ وڵاتە تایەکانیان تایرە سویت ئسکەندەنافیا تایبەت سوید و نەرویج و فینلاندا دەبێتن بزمار بن بۆ لۆری بزمارەکان نییە بۆ سیاری قەمەراتوانی بزمار بێ بەڵام بۆ لۆری زیاتر پێشەوەمان زستانەیە و لەگەڵ سەر باڵێن ئەکسلەکەی کە ئەسوورە بەڵام ئەوان کێن تایەکانیان سلیتنە باڵێن حەلینان بێژین بادنیە ئەڵێن حەلی ئەوە خلاص بوون تەواو بوون ئەمجا ساعاتەکانیشیان زیاد لە حەتە بۆم نەویسە من 9 ساعتی شەکەم بەڵام ئەو 15 ساعتی شەکە 16 ساعتی شەکە هەتا پۆلیس کایگرێت غەرامەیەکیەکەت وڵاتت توانە گەڵیت هەژارن چونکە زۆر فەقیرن لەوێ مەجبورن ئیش بکەن وایە یعنی بسیار کردیە گەلای جاران ئەبێت تۆ دایم لەگەڵ ئیجازەکەتە لە گرفاندا لەبەرەوەی لە ماوەی 28 ڕۆژە هەتا 28 ڕۆژە توانی لە گرفاندا بێت کە پۆلیس کاتێک کە پۆلیس ڕاتەگرێت وڵێ کارتەکەتم بەرێ ئەو غەڵەتەی تایە ئەو کاتە تۆ بێ بەڵگەیەکت پێ بێت بۆ ئەو غەڵەتە کە چی ڕوویاوە ئەو کاتە کە تۆ قاغزەکەی ئەیتێ هەموو شتێکی لەسەر نووسراوە بەڵێک کە تۆ ڕێبواری لەسەر قاغزەکە نووسراوە ڕێبوو هەموو شتەکان نووسراوە لەکوێ حادسەکە ڕوویاوە بۆی حادسەکە لە لای خۆشیان ڕێگیستێر دەکرێت ئەزانن لەکوێ حادسەکە ڕوویاوە بینەرە تێژاوە خۆشتیوی برێکە کوردستان 24 ئەفریکە ئەم دەنگی و ڕەوشە ئەوروپای هەمیدگەینەوە هەر بەرنامەیەک دەگەنگەشێ لەسەر هەندێک بابەتاکی تایبەت بۆ ئەن کەسین کو بەری بێنەوێری بزانێت ژیانە وێری ئاچاوایە باشی قەستا وێرە بکە براکێ من ژیانە هەندە بساناییە بەرنامە بە دومایی کات بمێن بخێر دە بەرنامەن داهاتیدا مەچە هەبتن پێشکەشی هەوە بکەین